سەربانگێشی ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی کەرکووک سیمینارێکمان سازە لەگەڵ هاوڕێم مامۆستا فەلاح سەبارەت بە پەیوەندی نێوان ڕای گشتی و میدیای نوێ و ئامانجەکەمان ئەوە بوو کە ڕوونکردنەوە و کۆمەڵێ زانیاری سەبارەت بەو گۆڕانکاریانەی کە لە کاری میدیا لە سایی تەکنۆلۆژیای نوێدا کە هاتوتە ئاراوە و چۆن مامەڵە ئەکات و چۆن کاریگەرەکانی بەجێ هەڵەسەر بستین ڕای گشتی و دیارە کۆمەڵی ڕاوسەرنجی جیاوازە بوون کە تاوتوێکران لە سیمینارەکە و بەشدارێکی زۆر کارای تیا بوو و جێی خۆشحاڵیە کە کاری لەم شێوەیە بەردەوام بێت و دەستخۆشیان لێکەم.